داخی گرانم ڕۆشنی ئەو جۆرە کەسایەتیانە بە تایبەت کاکە ئاسۆ و بەشێکی کەش کە بەداخۆ لە ساڵی 2009 لە هونەرمەندە گەورە و خۆشەویستانە جیانێکین بۆشایەکی زۆر گەوریان دروست کردووە و ئەتوانم بڵێم جۆرێک لە هاوخەمی گەورەی هەبووە بۆیە کاتێ بینی بەشێکی زۆر لە هونەرمەندان و هاوڕیان و دۆستانی لێرە هەمووی بە پێوە ڕاوەساون ئەتوانم بڵێم ئەم جۆرە کەسایەتیانە دروستبوونەوەیان زۆر سەختە حەق وایە و سەروەی نەتەوەی حسابیان بۆ بکرێ و پڕبەدڵ ئێمە نیگەرانی و ناڕەحەتین بەداخەوە لە کاتێکی زۆر ناسکە ماڵئاوایی لێکردین. کاکاسۆ یەک لەو کەسانە بوو کە هیوا بەخش بوو بۆ هەرەمومان، یەک لەو کەسانە بوو کە جوانەکانی شاری پیشانەیە. سلێمانی لە چاوی ئەو چەند کەسانێکی ترە خەڵک محەبەت و خۆشەویستی بۆ شارە زیاکە بەڕاستی خەسارەتێکی زۆر گەورەیە بە هیوامەوەی کە کۆستیوان نەبینینەوە ئاخر ناخۆشی بێ بۆ هەموو لایەک